لە سەربەندی سەرکردنەوەی هەوڵەکان و خزمەتکردنی بواری خوێندنی باڵا لە کوردستان زانکۆی چەرم و کۆمەڵێک کەم و کورتی هەیە. خوێندکەرانی زانکۆی چەرم و دەڵێن کێشە و کەم و کورتیان لە چەندین بواردا هەیە، لە سەر و شیانەوە، گرفتی کەمی بینا و گرفتی هۆڵی خوێندنە. نەبوونی هۆڵەکانی خوێندنێکە کە لە سەرکترین گرفتەکانی ئەمەی خوێندکارانی زانکۆی چەرمۆ و لەگەڵ ئەوەشە بینایەکی تاو نەکراومان هەیە کە چەند ساڵە لەوگایە هیچ بودجێکی بۆ دابین نەکراوە کە ئەو بینایە تاو کرێ بێگومانە گەر تاو کرێ ئێمەش کێشەی گیر و گرفتی هۆڵمان نامێنێت و لەگەڵ ئەوەشە کەم و کوڕی ترمان زۆرە بۆ نمونە گرفتی جامیعەمە کافتریامان هەیە بەڕاستی خواردنەکانیان کوالیتیان زۆر باش نییە و زۆر خوێندکار گلەی لیان هەیە هەتا ئیمزایان کۆ کردوتەوە بەڵام هیچی وامان بۆ نەکراوە بەجددی ناخۆشە بۆ ئێمە کە نەتوانین خواردن لە دەرەوەداوا بکەین یەکێ لە هۆکارەکانی تریش کەمی هۆڵە یعنی ئێمە بەشێکی پزیشکین هۆڵمان نییە چۆن شتیوە ئەبێت ئێمە فیزیای پزیشکین بەوەی کەمی هۆڵەوە ناتوانین یانی تەنها دوو هۆڵمان لە بەردەمایە ئەو کەم و کوڕێکی زۆر تایبەتە بە ئێمە داواکاریمە تەناو بینایە چاکرێ بەشەکەشمان بە ڕسمی دانی پابندە یعنی ئێمە تا ئێستا فیزیای پزیشکین دەرمان پێ نەدراوە. جێگری سەرۆکی زانکۆی چەرم و ڕاشکاوەنە دەڵێت هەوڵیان بۆ چارەسەری کێشەکان داوە بەڵام پێویستیان بە دەستگیرۆیی هەیە. گەلێک زۆرن ئەو پرۆژانەی کە لە زانکۆی چەرمۆدا هەنوو لە ئێستادا پێویستیان بەجێبەجێکردنا یەکێک لە هەرە پێداویستیەکانی زانکۆی چەرمۆ ئەوەیە کە بینایەک لە ساڵی 2012ەوە بەردی بناقیدانراوە هەتاکو ئێستا ئەو بینایەن بە تەواوەتی تاو نەکراوە لە 1995 بیناکە تاو بۆ بەڵامەوەی کەماوەتەوە بەڕاستی خەمێکی زۆری لای خوێنکاران و قوتابیان لای مامۆستایان و فەرمانبەران دروست کردووە کە بۆ دەبێت ئەم بینایە دوای تێپەڕبوونیەوەندە ساڵ تا ئێستا بە هەڵپەسەراوی ما بێتەوە کە ئەمە وای کردووە هەم لە ڕووی جێگەوە و هەم لە ڕووی ناشرینکردنی سیمای زانکۆکەوە سیمایەکی جوان بە زانکۆکە نەبەخشێت ئەمەش قەلەقی و دڵڕاوکەی لای بەشێکی زۆری مامۆستایان و خوێنکاران دروست کردووە لە لایەکی ترەوە نەبوونی مەدخەلێکی گونجاو بۆ زانکۆی چەرمۆ کە دەمێکە ئەم بڕیارانە لە ئەنجومەنی وەزیران و لە وەزارەتی دارێوانە کاری لەسەر دەکرێت بەڵام تا ئێستا نەچۆتە بواری جێبەجێکردنەوە. سەرباری و کەم و کورتیانی زانکۆکە هەیەتی ئاستی زانکۆی چەرم و بە پلەی حوتەم دێ لەسەر ئاستی زانکۆکانی کوردستان وەک لێ پرساوانی زانکۆکەش دەڵێن ئەگەر پێویستیەکانیان بۆ پڕ بکرێتەوە دەتوان ناستی زانکۆکەیان زیاتر بۆ پێشەوە بەرن. عومەر غەریب، کورسات نیوز، قەزای چەمچەماڵ.